مامۆستا و موچە خۆران لەسەر تاسەری کوردستان لە شەقامەکان و ناڕەزایی دەردەبڕن، داوای چاکردن و باشکردنی موچەکانیان دەکەن. ئەوە مافێکی ڕەوای مامۆستا و موچە خۆرانە. حکوومەت چیان بۆ دەکات؟ ئەو زانیاریانەی دەست کورسات نیوزکەوتون لەمڕۆ وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەست دەکات بەکارکردن لە گۆڕانکاری لە سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ڕۆژی پێنجشەمەش کە دەکاتە 29 ئەو مانگە ئەنجومەنی وەزیران گۆڕانکاری لە سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕادەگەێنێت. بەو شێوێش حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆتایی ئەم هەفتەیەدا بڕیار لەسەر دەستکاری پاشەکەوتی موچەی فەرمانبەران دەدات. زانیاریەکان ئەوە دەخەنە ڕوو کە بەغدا ماگانە بەردەوام دەبێت لە ناردنیە ئەو بڕەپارەیە کە 370 ملیار و 540 میلیۆن و 465 هەزار دینارە. حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ داهاتی نەوت و ناوخۆ دەستکاری پاشەکەوتی موچەی لێ دەکات. واش بڕیارە هەر لەو هەفتەیەدا ئەنجومەنی وەزیران داهاتەکانی باج و ڕسومات و گومرگ و نەوت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاشکرا بکات و داهاتی سەرجەم وەزارەتەکانیش ڕابگەێنێت. بۆ هەنگاوەش گومانەکان لەسەر ناشەفافبوونی داهاتەکان دەڕەوێتەوە. حکوومەتی هەرێم جگە لەو پارەی لە بەغداوە وەریدەگرێت مانگانە زیاتر لە 26 میلیارد دیناریشی لە ئەمریکاوە بەدەست دەکات وەک هاریکاری هێزی پێشمەرگەی کوردستان. حکوومەتی هەرێم جگە لەو بڕیارانە تا ئێستاش دەستی هەڵنەگرتووە لە پرۆژە یاسای چاکسازی لە خانە نشینی و موچە و دەرماڵە و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان کە بە بەسەندکردنی ئەو یاسایە مانگانە نزیکەی 150 میلیارد دینار بۆ داهاتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.